بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. ئازیزانم، خۆشەویستانم، خۆشحاڵم ئەو جارە بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن. پاش ئەوەی کە باسی جۆرەکانی دڵمان کرد و باسی نەخۆشیەکان و ژەهرەکانی دڵمان کرد، ئێستا دێین باسی خۆراکی دڵ دەکەین. ئازیزانی من، جسمی ئینسانی چەندە پێویستی بە پۆڕۆتینات و بە ڤیتامینات و بە خۆراکە، دڵمان حەوجێ چەندەها بەرامبەر بەڕاستی پێویستی بە خۆراک و بە وزە و بە تاوقەت و بە هێزە. ئەگەر ئەو جسمە بتەوێ خزمەتت بکە، بتەوێ سەحەتێکی خۆشی لەگەر ببەیتە سەرێ، بەڕاستی دەبی ئاگار لێبی نوقسانی نەبی لە ڤیتامینات، نوقسانی نەبی لە پڕۆتینات، و هەروە نوقسانی نەبی لەو خواردنانی کە دەیخۆی بۆ ئەوی بتوانی هێز و تاقەیەکی پێ بگری، بۆی بتوانی بەڕاستی دڵت بە چاچی ئیش بکە، مەعیدەت بە چاچی ئیش بکە، سیەکانت بە چاچی ئیش بکە. ئەوانە هەمووی ڕاوەستاون لەسەر ئەو خواردنانی کە دەیتە، ئەو خواردانی کە دەیدەیتە جسمت. بۆیە عینەن دڵیش وایە، بەڕاستی دڵیش ئەگەر پاش ئەوەی کە دڵی خۆت ناسی و دڵی خۆت خاوێن کردەوە و دڵی خۆت پاک و بێگرد کردەوە، دڵێکت پارێز لە هەموو ئەو نەخۆشیانی کە باسمان کرد، لە ئەو هەموو دەردەسەریانی کە تووشی دڵ دەبن، و ئەو هەموو ژەهرانەی کە تووشی دڵ دەبن، هەمووت پاراست. ئیتر ئەم دڵە ئێستا پێویستی بە وزە و تاقەتە چییە؟ بەڕاستی پێویستی بە خۆراکەچێ کە بەردەوام ئەو خۆراکەی بدەیتێ تاکو بتوانی بەم خۆراکە ئەم دڵە گەشە بکە و منەوەر بێ و بەهێز و بە تاقەت بێ، تاکو بتوانی بڕوات و نێزێکی خودای ڕەب المتەعال ببیتن، و بتوانی ئەم دڵە بەم خۆراکانەوە زیاتر و زیاتر ئیشتیاقی خزمەتی خوددا و ڕەب العالەمینی هەبیتن. بۆیە بەڕاستی ئەلێرێن ئێمە باسی کۆمەرێک خۆراکی دڵ دەکەین. لە هەمووی سەرەکیتر، لە هەمووی زەروریتر زکرە. ئازیزانم، بڕوا بکە زکر بۆ دڵ وەکو ماسی وایە لە ناو ئاو. ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەفەرمیتن حاڵی زکر لەگەر دڵ وەکو حاڵی ماسی وایە لە ناو ئاو. ئەگەر بێت و ماسیی لە ناو ئاو دەربینی چەندە زوو دەمریتن، ئەوەندەش دڵ ئەگەر دوور بێ لە زکری خوای گەورە، بەڕاستی ئەم دڵە بەرەو فەوتان و مردن دەچیتن. بۆیە ئیبن قەیم تەلەبەکەی خۆی ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەردووچیان بیخوایە، لە کتێبێکی ناوی الوابل الصەیب فی الکەلم الطەیب، ئەو کتێبەکی بەڕاستی کتێبەکی بە مەنفەعەتە، بەڕاستی کتێبەکی بەسوودە. ئەم کتێبە باسی تەقریبەن زیاتر لە 80 فائیدەی زکر دەکات. سبحان الله، باسی فائیدەکانی زکر دەکات کە دەیخینیەوە ئەوجە خۆت دێتە پێشچاوی کە چەند خەسارەتمەندی نەما، چەندە ژیانمان هەموو لە قیزڕۆیە و ئەو هەموو فائیدە و ئەو هەموو خەڵاتی زکریشمان لە دەستڕۆیە. بۆیە ئەمن هەر چەند فائیدەیەکی لێرە باز دەکەم بۆی بەڕاستی ئینسان زیاتر ئیشتیاقی زکری خودای گەورە بی. پێش هەموو شتێک جارێکی سەحابەیەک هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمی یا رسول الله، بەڕاستی ئەزکاری خەیر، ئەبوابی خەیری گەلک زۆر بووە، تۆ شتێکم پێ بڵێ دەستی پێوە بگرم، ئەتەشەبەت بهی، دەستی پێوە بگرم و بەڵام زۆریش لێم قورس مەکە. فەرمی پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام لا یەزال لیسانوکە ڕەتبەن بذکر الله. شتێکت پێ دەڵێم کە ئەو شتە بەست بی لە بۆ دنیا و قیامەتیش، ئەویش ئەوەیە کە بەردەوام با زوبانت تەڕ بێ بە زکری خودای گەورە. لا یەزال لیسانوکە
تر ببێ بەردەوام زبان تر بێ بە ذکری خوای گەورە. یعنی ئەتوو کەواتە ئەگەر بەردەوام ذکری خوای گەورەت کرد بەڕاستی ئەوە لە هەموو خێرەکان گەورەترە و هەموو خێرەکانیش ناگاتە خێری ذکر. طبعا فائدەکانی ذکر گەلک زۆرە، ئەگەر حەز ناکەم هەر هەمووی باس کەم دووسێ حەڵقەی ینی پێوە بکوژم، نا ئەمن محاولە دەکەم هەر بە کورتی و بە پوختی نقطە مهمەکانی ذکر تا پێ بڵێم، بەڵام بۆ خۆتان بڕۆن ئەو کتابە بخوینەوە ئەلوابل الصەیب فی الکەلم الطەیب، ئەکرایتە کوردی جواب بزانم بزانە چەندە ئەو کتێبە سبحان الله باسی گەورەی و باسی خەڵات و بەخششەکانی ذکر دەکات. یەکەمین فائیدەی ذکر ئەوەی کە شەیطانە لە کۆڵ دەکاتەوە، یعنی سبحان الله یەطرد الشەیاطین، بەڕاستی هەرچی شەیطانە لە کۆڵت دەکاتەوە کە ئەتوو خەریک دەبی بە ذکرکردن، بەڕاستی شەیطانەکان دەڕۆن. ئەو وەختی کە ذکر ناکەی شەیطان دەتوانێت زەفەرت پێ ببات. ئەو وەختی کە ئاگان لە خۆ نییە، دووری لە خوای گەورە، غافلی لە خوای گەورە، ئەو کاتی شەیطان دەتوانی بێفێڵە لێ بکە، بێ هەرت خەرەتێنی، بێ گوناح لەلا شیرم بکە. ئەمە ئەگەر تو بەردەوام خەریکی ذکری خودای گەورە بی، ئەوە یەکەمیش شەیطانە لە کۆڵ دەکاتەوە. تەمان ئەوە گەورەترین منفعەتە کە بەڕاستی لەو ظروف زەمانەدا شەیطانە لە کۆڵ بکەوە. خاڵی دووەم کە خدای رب العالمین لێت ڕازی دەبی، ويرضي الرحمن سبحان الله، يعني أتو بو ذكران خوای گەورە لێت ڕازی دەبی. يعني مثلا یەک لەو ذکرانە کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەفەرمی كلمتان خفيفتان على اللسان حبيبتان عند الرحمن ثقيلتان في الميزان سبحان الله وبحمده سبحان الله العظيم. أهم بزانە أو الدەستی حديثة كبو ذكرى سبحان الله لەلای خوای گەورە زۆر خۆشەویست دەبێت، چونکە ئەم ذکرە زۆر لەلای خوای گەورە خۆشەویستە، هەر کەسێکیش بیکە ئەویش خۆشەویست دەبی لەلای خوای گەورە. دوو کەلیمە هەنە زۆر سووکن لەلای زوبان، زۆر خۆشەویستن لەلای ڕەحمان و زۆر قورسن لەسەر میزان لە ڕۆژی قیامەتدا، ئەوی سبحان الله وبحمده سبحان الله العظيم. کەواتە خەڵاتی دووەمی بابای زاکر ئەوەیە کەوە خدای رب العالمینی لێ ڕازی دەبی. فائدەی سێمی ويزيل الهم والغم، يعني بەڕاستی غەم و ناڕەحەتی لا دەبە سبحان الله. کە کەسێک خەریک بێ بە ذکر و بە وردی خدای گەورە، زبانی تەر بێ بە ذکری خدای گەورە، زبانی وەچی پێغەمبەر فەرمووی لا يزال لسانك رطبا بذكر الله، ئەگە بەردەوام تۆ بەڕاستی خەریکی ذکر بووی بڕوا بکە، هەرچی غەم و پەژارە هەیە خوای گەورە لە کۆڵت دەکاتەوە. هەر بە بەرەکەتی ئەو ذکرە سبحان الله غەم و پەژارەکانت دەڕواتە. ئەخە بۆیە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی لا حول ولا قوة إلا بالله، ئەوە کەنزێکە لە عەرشی خوای گەورە، بەڵام ئەوە ئەلئەقەل سەد غەم لا دەبە، سەد غەم لا دەبە، یعنی کەمترینیان غەم و ناڕەحەتی و دڵتوندبوونیە، یعنی سبحان الله. ئیتر کەواتە بەڕاستی یەکێک لە فائیدەکانی ذکر ئەوەیە کەوە غەم و ناڕەحەتی لا دەبە. یەکێک لە فائیدەکانی ذکر ئەوەی یەجلب السرور والفرح، بەڕاستی دڵت خۆش دەکات، بەڕاستی شادومانت دەکات، يعني ئەو ذکرە ئەوەندە بەبەرەکەتە، ئەوەندە خوا پێی خۆشە سبحان الله، مقابلی ئەوەی کە غەم و ناڕەحەتی لە کۆڵ دەکاتەوە خۆشی و شادی و کامرانیشی داوێتە ناو دڵ و ڕزق و ڕۆزی و ژیانتدا سبحان الله. دڵت خۆش دەبی، دڵت ئارام دەبی، بەختەوەر دەبی. خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی ڕوو قەلبت، يعني دڵ و ڕووخسارت منەوەر دەبی بەو ذکرە سبحان الله سبحان الله. يعني تەماشای ئەو کەسانە بکەن کە زۆر ذکری خوای گەورە دەکەن، بزانە سبحان الله دڵ و دەموچاویان چەند ڕوو ناکە، هەر ئاساری ئەم ذکر دەست کۆ. ذکر هەر هەمووی نورە، ئەو نورە هەم لە دڵیش دەدا هەم لە دەموچاوی کابراش دەدات سبحان الله. ئەگەر بتەوێ کەسێکی نورانی بی، دەموچاوت ڕۆشن و نورانی بی، دڵت نورانی بی، وەرە فەرموو زۆر ذکری خدای رب العالمین بکە. خاڵێکی تر ئەوەیە ويكسو الذاكرة المهابة والنظرة سبحان الله. بەڕاستی بابای ئەو کەسەی ئەو خوشکە بەڕێزەی ئەو برا عەزیزەی کە ذکری خدای گەورە بەردەوام دەکە، خوای گەورە هەیبەتەک و کەسایەتێکی لە بۆ دروست دەکە، المهابة والنظرة، يعني سبحان الله کەسایەتیەک، مهابەتەک، يعني هەیبەتەک، يعني سبحان الله کەسێکی ماقۆل و گرانی لێ دەردەسی
زۆر یعنی خەڵکەکە لە پێساویان ئینسانێکی گەورەیە، ئینسانێکی بەشکۆیە، ئینسانێکی خاوەن پێگە و مەکانەتە. سبحان الله. ئەوە هەمووی بەسای ئەو زکرانەی کە دەیکەی خوای گەورە ئەو هەیبەت و ئەو مەهابەت و ئەو ماقولیە و ئەو ڕێز و حورمەتە دەداتێ لە دڵی بەندەکانی خۆیدا. خاڵێکی تر ئەوەیە وەیوریث محەبەت الله. سبحان الله. ئەو کەسەی زکری خوای گەورە دەکە خوا خۆشی دەوێت، کە خوای گەورە زکرەکانی ئەو کەسانی کە زکر دەکەن خۆشی دەوێت، یعنی دەبێ خۆشەویستی خوای رب العالمین. کەواتە ئەگەر بتەوێ حەزت لێ ببێ خۆشەویستی خوای گەورە، فەرمووە زکری خوای گەورە زۆر بکە. زکری خوای گەورە زۆر بکە ئەبی بە خۆشەویستی خوای رب العالمین. خاڵێکی تر کە ئەویان زۆر گرینگە، ئەویش ئەوەی خوای گەورە باس و زکری تو دەکە لە ئاسمان لە لای مەلائیکەتەکان. اذکرونی ئەذکرکم. خوای گەورە دەفەرمێ ئێوە زکری من بکەن، منیش باس و زکری ئێوە دەکەم. سبحان الله. تۆ لە بینی خۆت و خدای گەورە دانیشتی و زکری خوای تەعالا دەکەی، یا لە مزگەوتێ دانیشتووی سبحان الله والحمد لله الله ئەکبەر ئەو زکرانە دەکەی، وەنیە ئەستەغفر الله دەکەی لە ناو جەماعەتێک، بەڵام خوای گەورە دەزانی کە باسی تو دەکا و کە زکری تو دەکا، دەکەن ئەو هەموو مەلائیکەتە گەورانە، دەکەن حەزرەتی جوبرائیل، دەکەن مەلەک المەوت، دەکەن ئیسرافیل، دەکەن میکائیل، دەکەن حەمەلەت العەرش، دەکەن ئەو هەموو مەلائیکەتە عەظیمە گەورانە خوای گەورە باسی تو دەکا. الله، ئەمە چ شەڕەفێکە، ئەمە چ گەورەیەکە، ئەمە چ دەرەجەیەکە تۆ گەیشتی بەوەی تەنها بە زکری رب العالمین. جا بەڕاستی ئازیزانم سبحان الله، یعنی زۆر یعنی فائیدەی تێدا. یەکێک لە فائیدەکانی تر ئەوەیە کە دڵڕەقی لا دەبا، دڵڕەقی. کابرایەک هاتەکەن حەسەن بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی فەرمووی یا ئیمام یا ئیمام ئەی حەسەنی بەسری، فەرمووی ئەشکو یا ئەبەل حەسەن، پێیان دەگوت یا ئەبەل حەسەن ئەشکو قەسوەتە قەلبی، ڕاستی شکایەتی حاڵی خۆم دەکەم لە تو کە دڵم ڕەشە، دڵم ڕەقە. فەرمووی ئەدبه بذکری الله، ئەدبه بذکری الله، دەی ئەتوو پەروەردەی کە بەچی بە زکری خوای گەورە هاتە ئەو قەسوەتە بڕواتن. بەڕاستی ئەو کەسانی دڵیان ڕەقە، ئەو کەسانێک کە دڵیان تاریکە، ئەو کەسانێک کەوا بەردەوام دڵیان تەنگە، دڵیان ڕەشە، بەڕاستی بەو زکری خوای گەورە ئەم قەسوەت و ئەو دڵڕەقیە و ئەو دڵڕەشیە و ئەو دڵ ناڕەحەتیە، ئەو دڵ نائارامی هەر هەمووی دەڕواتن. خاڵێکی تر ئەوەیە یعنی کە هەر ئەوەی کە ئەوە بەسە کە بڵێن دوور دەکەوێەوە لە غەیبەت و لە قسەی بێفائیدە، یعنی زبانت محفوظ دەبێ لە هەموو غەیبەتێک، لە هەموو قسەیەکی بێسەر و بەر، لە هەموو قسەیەکی بێفائیدە. ئەگەر غەیبەتیش نەکەی، ئەگەر قسەی بێسەر و بەریش نەکەی، بەڵام قسەی بێفائیدەیە، کەواتە ئەتوو دوور دەبی لە هەموو قسەیەکی بێفائیدە. سبحان الله. کەواتە دەفتەری ئەعمالی تو لە غەیری زکر و قسەی بەفائیدە نەبی هیچ کەی تێدا نییە. سبحان الله. کەواتە بەڕاستی ئەوە نعمەتێکی گەورەیە کە زکر ئەوەندە خێر و بەرەکەتی تێدا. تەمەەن لە کتێبەکەی ئەگەر بسن بخوێنەوە بەڕاستی شتی وای تێدا، شتی وای تێدا. سبحان الله. دڵت لەگەری دەفریتە دەری یا ڕەبی، زکر ئەوەندە خێر و بەرەکەتەیە، زکر ئەوەندە عەزیمەیە، ئەوەندە عەزەمەتە، ئەمنیش نازانم. تەمەەن زکری سێ جۆرە، زکری زبان هەیە، زکری قەلب هەیە بەدڵ، و زکری زبان و قەلب هەیە. طبعا گەورەترینیان ئەو زکرەیە کە بە زبان و بەدڵ پێکەوە دەیکەی، کاتێک کە دەرێ ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله، دڵیشت ئاگادار بی کە دەڵێ الحەمدولله الحەمدولله الحەمدولله، دڵیشت ئاگادار بی. ئەوە زۆر گرینگە، ئەوە ئەعلای مەراتیبی زکرە. زکری دووەم دەرەجەیەک دەوی کەمتر، زکرە بەدڵ، ئەوەی کە بەڕاستی بەدڵ زکری خوای گەورە دەکەی. ڕاستە زبانە نازولێ، بەڵام دڵت بەردەوام زکری رب العالمین دەکات. بشزانن دڵ زکری دەکا، هەر هەندە فێرت کرد بڕوا بکە ڕناوەسێ لە زکری خوای گەورە. خاڵی سێم زکری زبانە، طبعا ئەمەش گەورەیە و ئەمەش خێر و حەسەناتی خۆیە، بەڵام ئاخر پلەیە ئەوەی کە بە زبان بەس زکر دەکەی، بەڵام دڵت ئاگای لێ نییە. ئەوە ئەگەر هیچ خێرت نەگاتێ دوور دەکەوێەوە لە قسەی بێفائیدە و لە غەیبەت و لە بوختان و لە هەموو قسەیەکی بێسەر و بەر. ئەگەر هیچ خێرت نەگاتێ، واز دوادانە هیچ خێرت ناگاتێ، بەڵام بەڕاستی ئەو زبانەی تو دوور دەبی لە هەموو قسەیەکی بێسەر و بەر. کەواتە بەڕاستی با ئێمە فێر بین خۆمان زکری فێرە زبان و دڵ پێکەوە بکەین. کاتێک کە زکر دەکەی، سبحان الله، زبان و دڵت با پێکەوە ئەو زکرە بکەن، ئەو وەختی بەڕاستی لە لای خودای گەورە زۆر گەورە دەبی. ئەخە دوو نمونەی دەیمە و کۆتایی پێدەینم.
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی هەر کەسێک ڕۆژێ 100 جاران بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو على كل شيء قدير 100 جاران ئەو ذکرە بکەی وەکو ئەوەی وایە 10 عەبدت ئازاد کردی. تەواان عەبد ئازادکردن زۆر خێرێکی گەورەیە. ئەوە یەک 100 خێریشی لۆ دەنووسرێ و 100 گوناحیشە لێ ڕەش دەبتەوە 100 پلەس لە لای خوای گەورە بەرز دەبیەوە. سبحان الله. ئەی بەڕاستی خێرێکی گەورەیە. پاشان پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕۆژی قیامەتێ کەس لەوە گەورەتر نییە بە خزمەت خوای گەورە بگا مەگەر کەسێک لەوی زیاتری کردبی. نمونەیەکی تر پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک برێ سبحان الله وبحمده غرست له نخلة في الجنة. دەفەرمی هەر کەسێک یەک جار برێ سبحان الله وبحمده داڵێکی دارخورمای بەهەشتی لە قەسرەکەی دەچیندرێ لە ڕۆژی قیامەت. سبحان الله. أخا سبحان الله وبحمده أو يعني لدقيقي دتواني 30 جار وبري أتقول له هر دقيقي دتواني على الأقل 20 دار خرماي لقصرك يخود بتسيني لروج قيامة دا بيش هاد ببي دا براسي أجزانم ذكر حتى بلي زورو فراوان وقورية بلام لحمو ذكران قورتر قرآني بيروزا دا إن شاء الله لا حلقي دا هاتو باسي ذكري قرآن دا كين زاني تشون ئێمە ئەتوانین ذکر بەو قورئانە و بەو کەلامی خوایە ئەنجام بدەین تاکو دیدار بەخوای گەورەتان دەست پێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.